خی گەورە و میهرەبان بەڕێزان لە ئامانج لە کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەمڕۆکە کۆتایی ساڵە ئێمە لە 14/5/2022 لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕاماگەیاند کە دەست بە پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکرێت هەم وەکو یەکەم ساڵ وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم پرۆژانە جێبەجێ دەکرێتن لەسەر ئەوانی لەسەر ئەوانی بودجێ پەرپێدانی پارێزگایەکانە چ ئەوەی لەسەر بەبەرهێنانە سەر بە وەزارەتەکانە ئەمڕۆ کە دەمانەوێتن بە شێوەیەکی داتا ڕێژەی ئەو پرۆژانە بخەینە ڕوو ئەوەی کە لە چ بوارێکەوە پرۆژەکان جێبەجێ کراون و لەسەر ئاستی قەزا و ناحیە و گوندەکانیش ڕێژەکان چۆن دابەشکراون و چۆن جێبەجێکران و ڕێژەی جێبەجێکردنەکانیان تا ئێستا چەند بووە و بەرنامەی مە بۆ ساڵی داهاتوو چ دەبێتن دەمانەوێتن ئەمە ئەم داتانە ئەمڕۆکە بخەینە ڕوو پێشەوەی دەست بە ئەم داتانە بکەین و دەمەوێت لێرەوە بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاسێکی تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی بکەین کە دوای بە بڕیاردانی ئیدارەی سەربەخۆی سۆران پاڵپشتێکی تەواوی ئیدارەی کردووە لە هەموو ڕوویەکەوە و ئەیمێ ڕاستپارت کە دەست بەجێ پرۆژەکانی خزمەتگوزاری بێخینە بواری جێبەجێکردن بە شێوەیەکی توکمە و بە شێوەیەکی ڕاستە و خۆ ئێمە سەرپەرشتی ئەو پرۆژانە بکەین و لەگەڵ ئەو تیمەی کە ئێمە پێکمان هێنا هەر لە مانجی هەفتەوە ئەو تیمە دروست کرا دەستمان بە کارەکان کرد پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانی ساڵی 2022 بەو شێوەیە کە ئێستا بۆ ئێوەی ئازیز ڕوون دەکەینەوە کۆی گشتی پرۆژەکان لە ساڵی 2022 128 پرۆژە بووە لەو 128 پرۆژەیە 67 پرۆژە لە ناوەندی قەزای سۆران جێبەجێکراوە کە دەکاتە نزبێ 153 مێرگەسۆر 28 پرۆژەیە 122 ڕواندز 14 پرۆژەیە 111 چۆمان 18 پرۆژەیە کە 114 ڕێژەکەیتی کۆی گشتی 128 پرۆژە لە ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێکراون زۆری پرۆژەکان ڕێگاوبان زۆربەی زۆری ئەم پرۆژانە زیاتر لە ڕێگاوبان کراوە کە نزبەی 152 ڕێژەی ڕێگاوبانە 108 بیناییە 113 پرۆژەکانی ئاوە 110 پرۆژەکانی ئاوەڕۆیە 112 پرۆژەکانی کارەبایە 105 پرۆژەکانی جۆرا و جۆرە ڕێژەی بودجەی تەرخانکراو بۆ شار و گوندەکان ئەمە ئەو ساڵە هەوڵمانداوە بە شێوەیەکی دادپەروەرانە ئەو بودجێ بەسەر هەموو قەزا و ناحیە و گوندەکان دابەش بکەین خۆتان نزان ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکی بەرفراوانە گوندێکی زۆر دەکەوێتە ئەم ناوچانە ئێمە بە پێی توانە هەوڵمانداوە ڕێژەیەک لەو گوندانە ئەم ساڵە خزمەتگوزاریەکانیان بۆ ببین و ئەوانەیە کە تا ئێستاش پێویستە خزمەتگوزاریەکانیان بۆ بچیتن لە ساڵی داهاتوو لە بەرنامەی ئێمەدایە بە شێوەیەکی گشتی بەرنامەی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنگجێکی تایبەت بە گوندەکان درن بۆ ئەوەی گوندەکان بە ئاوەدانی بمێنێنەوە ئەم ساڵە لەو ڕێژەیە بودجەی تەرخانکرا بۆ شار و گوندەکان ئێمە 180 ئەو بودجەیەمان بۆ گوندەکان تەرخان کردووە هەوڵمانداوە بە تایبەتی لە بواری ڕێگاوبان کێشەکانیان چارەسەر بکرێتن و بوارەکانی کارەبا و ئاویش لە گوندانە هەوڵمانداوە چارەسەر بکەین و لە ساڵی داهاتووش بەرنامەیەکی بەرچاو لە پرۆژەکانی گوندەکان جێبەجێ دەکەین بۆیە لەو ساڵی داهاتوو نزیکە 180 ئەو بودجەیە کە هەم لە بەرەبێدانی پارێزگاکان و هەم لەسەر بودجەی وەبەرهێنانیش لە گوندەکان سەرف کراوە بەنسبەت ڕێگاوبان لە قەزای ناوەندی سۆران 144 لەو پرۆژانە بە ڕێژەی 144 لە ڕێگاوبان سەرف کراوە 123 لە چۆمان 111 لە ڕواندز 122 لە مێرگەسۆر ئەو پرۆژانەی ڕێگاوبان جێبەجێ کراوە لەم ڕێژانی ڕێگاوبان جارێکی کە ئێمە دەمانەوێتن تیشک بخەینە سەر ڕێگاوبانی گوندەکان کە وەکو دیارە لە پێشتان ڕادیارە لە سۆران 128 لەو بودجەی کە بۆ ڕێگاوبان تەرخان کرابوو لە گوندەکان سەرف کراوە 172 بۆ سنتەری شار و ناحیەکان سەرف کراوە مێرگەسۆر 131 بۆ گوندەکان سەرف کراوە 131 ببرن بۆ شار 169 بۆ مێرگەسۆر بۆ گوندەکان ئەگەر تێبینی بکەن چونکە مێرگەسۆر سنتەری قەزای مێرگەسۆر بە بەراورد لەگەڵ ناوچەیەکی بەرفراوانی گوندەکان کەمترە بۆیە زۆربەی زۆری پرۆژەکانی ڕێگاوبان لە مێرگەسۆر لە گوندەکان
جێبەجێکراوە. بە هەمان شێوە لە ڕواندز 1939 بە گوندەکان سەرف کراوە، 1961 بۆ شار سەرف کراوە، لە چۆمانیش 1934 پرۆژێ ڕێگاوبانەکان لە گوندەکان جێبەجێکراوە، 1966 لەناو قەزا و ناحیەکان سەرف کراوە. بەنسبەت ڕێگاوبان نزیکەی 400 گوند ڕێگای ڕز و باغ و کوێستانەکانیان بۆ دروستکراوە و نۆژەن کراوەتەوە. ئەم ساڵەوەی مە هەوڵمان داوە ئەو گوندانەی کە بە تایبەتی لە هاوینان کاری کشتتوکاڵی و ئاژێلداری دەکرێتن کار ئاسانیان بۆ بکەین و ڕێگا گوندەکانیان بۆ خایم بکەین و بە بەرنامەیەک دەستمان پێ کرد. هەوڵماندا زۆربەی ئەو گوندانێک کە پێویستیان پێبیتن ڕێگای گوندەکانیان بۆ خایم بکرێتەوە تا ئەوەی بتوانن بە ئاسانی شکارەکانیان لێوەندران بکەن. بە گوژمەی زیاتر لە 20 میلیارد دینار بۆ پرۆژە گەورەکانی ڕێگای سەرچەکان و ڕێگای گوندەکان تەرخان کراوە. دیسانەوە ئەمە هەوڵمان داوە ئەو ڕێگا سەرچیانەی کە بۆ چەند گوندێک دەسێتن ڕێگامان مەسەرەن پرۆژه هەیە 50-60 گوندەکەوتە سەر ئەو ڕێگایانە. دیسان هەوڵمان داوە لە بەرنامەی بودجێ پەرپێدانی پارێزگا و هەم لە بودجێ بەرهێنانیش هەوڵ بدرێت ئەو ڕێگا سەرچیانە بۆ گوندەکان بکرێتن تا بتوانن بە ئاسانی هاتوچۆ بکەن. ئەوانەی کە لەناو گوندەکانیش هەوڵمان داوە شەقام ڕئیسەکانی ناو هەر گوندێک بیکەین بۆ ئەوەی هەم سیمایەکی جوان بدات و هەمیش خەڵک بە ئاسانی هاتوچۆی ناو گوندەکانیان بکاتن. ئەم ساڵە لە شێخان گوندی شێخان نزیکەی بە 206 میلیۆن و 824 هزار دینار پرۆژەی کرتاوکردنی شێخانمان جێبەجێ کرد. بابچێ لە منطقەی مێرگەسۆر بە گوژمەی 797 میلیۆن و 477 هزار، گەزنە بە گوژمەی 300 میلیۆن بە دوو قۆناغ شەقامی ڕێگای گوندی گەزنەمان کە باسی گوندی گەزنە دەکەین هەر گوندێک لەوانە چەندین گوندیش کەش دەکەوێتە سەر ئەو زادێ شەرت نیە لە ئەو گوندە کە ناوی دێنی، بەڵام بە ڕێگایەکە بۆ گوندەوە ناسراوە. بێخاڵ زیاتر لە 101 میلیۆن دینار بۆ بێخاڵ تەرخان کرا و سەرف کرا. بارزان سەفرە کە ڕێگایەکی سەرەکی بوو زیاتر لە ملیارێک و 130 میلیۆن دینار و 620 هزار دیناری تێدا تەرخان کراوە. کارەکانی شێستا لە قۆناغی کۆتاییدا کە ئەمە کێشەیەکی گەورەی حاڵەتە لەو ناوچەیە چارەسەر دەکات. جوندیان کاولەکان بە گوژمەی نزیکەی 100 میلیۆن کە ئەمەش ڕێگایەکی سەرەکیە. ئەم ساڵە لە بودجێ پەرپێدانی پارێزگاکان ئەم ڕێگایمان نۆژەن کردەوە. کەڵێتا یەکێکە لەو گوندانەی لە ناحیەی وەرکێ سەر بە قەزای ڕواندز کە خەڵکێکی زۆر لەو گوندەیە ئەم ساڵە بە نزیکەی لە 949 میلیۆن دینار و 575 هزار دینار ئەم پرۆژەیەمان خستە بوارە جێبەجێکردن کە ئێستا قۆناغەکانی دەستی پێکردووە. پیران مێرگەسۆر بە هەمان شێوە کە ڕێگایکی زۆر سەرەکیە لە قەزای مێرگەسۆر بە ملیارێک و 899 میلیۆن و 110 هزار دینار ئەم پرۆژەیەمان خستە بواری جێبەجێکردن کە ئەمە کێشەیەکی گەورە لەو ناوچەیە چارەسەر دەکات. بە هەمان شێوە لە ساوە سەر بە ناحیەی خەلیفانی قەزای سۆران ئەمە شێکێکە لەو ڕێگاوانەی کە چەندین گوندی دەکەوێتە سەر و ئەوانە هەموو خەرجی کشتتوکاڵی ناوچەیەکی استراتیژی بەرکراوانە کە دەبەسترێتەوە بە دیوی پارێزگای دهۆک. لەو لای پارێزگاری دهۆک شەقامەکە هاتوو تا سەر سنووری ئیدارە سەر بەخۆی سۆران. ئێمەش هەوڵمان داوە ئەو دوو شەقامە بگەینینە یەک بە گوژمەی زیاتر لە ملیارێک و 115 میلیۆن و 799 هزار ئەم ڕێگایەمان دەست پێ کردووە. قۆناغەکانی باش بڕیوە ئینشاڵڵا لە ئانیەشی نزیک تاوا دەبێتن. باژێر ئەمیش گوندێکە کە 110 میلیۆن دینارمان بۆ تەرخان کردبوو شوێنەکەیان ڕێگاکان بۆ خێرتاو کرا. لەگەڵ چەندین پرۆژەی تریش کە گوژمەکانی کەمترە لێرکانە ئاماژەمە پێ نەکردو، بەڵام ئەو پرۆژانێک کە بە گوژمەیەکی زیاد و پرۆژەی استراتیژی بوون ئێمە لێرکانە خستمانە ڕوو. بەنسبەت بینایەکان ئێمە زیاتر 163 تەرخانکرا بۆ بینایەکان بوو چونکە ساڵە ئیدارەی سەربەخۆی سۆران زۆربەی ئەو بینایانە کە پێویستی بە نۆژەنکردنەوە هەبوویان پێویستی بە دروستکردن هەبوو وەکو بۆ ناو سەنتەری سۆران وەکو ئیدارە 163 ئەو بودجێ لە ناو ئیدارەی سۆران سەرف کراوە، 107 لە چۆمانە، 111 لە ڕواندزە، 190 لە مێرگەسۆرە. زیاتر لە 20 بنکەی تەندروستی کاری نۆژەمکردنەوە و دابینکردنی کەلوپەلی بۆ ئەنجام دراوە بە شێوەیەکی گشتی نزیکەی سەروی 100 قوتابخانە ڕۆژن کراوەتەوە. ئێمە لیژنەیەکمان دروست کرد لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ئەوەی سەردانی هەموو ئەو بنکە تەندروستی و قوتابخانە بکاتن کە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە
بە دڵنیاییەوە قوتابخانەیەکی زۆر لە سنووری هێلوانە نەماتوانانی بتن ئەم ساڵەوە وەکو پێویست هەموو ئەو قوتابخانانە نوێژە بکەینەوە، بەڵام هەنگاوێکی باشمان هاوێشت و بودجەیەکی تایبەتیشمان بۆ تەرخان کرد بە تایبەتی هەم لە نوێژەنکردنەوە هەم لە دابینکردنی کەلوپەلەکان. وەزارەتی پەروەردەش ئەم ساڵە کەلوپەلێکی زۆر باشی بۆ قوتابخانانە دابین کردو کە حسەی ئیدارەی سەربەخۆی سوورانیش دیاری کراوە، بەڵام ئەمە دەمانەوێت زیاتر پەربوو کەرتە بدەین و زیاتر کێشەکانیان چارەسەر بکەین. پرۆژەکانی ئاو خۆتان بزانن بە بابەتی بشکە ساڵی ئەمە هەوڵمان داوە بەرنامەیەکی تەواو بدابنین بۆ ئەوەی چارەسەری کێشەی ئاو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سووران بکەین و بابەتی تەنکەرینگ بەرەو نهێشتن ببین و بەرنامەیەکی تەواومان بۆ دانابوو. ئەم ساڵە لە پرۆژەکانی ئاو 156 لە ڕێژەی ئەو پارەی بۆ ئیدارەی سەربەخۆی بۆ قەزای سووران دەرخان کرابوو، 127 بۆ چۆمان، 105 بۆ ڕواندز و 112 بۆ مێردەسۆر پرۆژەکانی ئاوی ترا جێبەجێکران. بابەتی ئاوەڕۆ ئەوەش گرنگیشی تایبەتیمان پێداوە بەڕاستی بە تایبەتی لە ناو سنتری سۆران زۆر شوێن هەبوو کە پێویستی بە هەبوونی دانانی ئاوەڕۆ هەبووە. ئەم ساڵە هەنگاوێکی زۆر باشمان هاوێشت بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی ئاوەڕۆ. 146 لەو پرۆژانە لە سۆران جێبەجێکراوە، 130 لە چۆمان، 110 لە ڕواندز و 111 لە مێردەسۆر جێبەجێکراوە. زیاتر ئەو پرۆژانی کە ئاوەڕۆنە لە ناو سنتری سۆران زیاتر پێویستی پێ بووە. نزیکەی 130 ئەو پرۆژە گەورەکانی ئاوەڕۆیەکان ئەنجام دراوە کە بڕی گوژمەی بە نزیکەی 3 میلیارد و 236 میلیۆن و 670 هزار دیناری بۆ تەرخان کرابوو. پرۆژەکانی ئاوەڕۆیەکان چەند نمونەیەک لەو پرۆژانێک کە گریگ بوون ئێرانە شارەتیان پێدرێن، ئەویش ئاوەڕۆی سندوقی لە دیانە کۆن و گەڕەکی نەورۆز و گەڕەکی برایەتی و جوندیان کە ئاوێکی پیس و وەژینگەکەی پیس کردبوو لە هەم بۆنێکی ناخۆش کە بەناو سنتەری ئەو شارانەدا بەناو قەڵەباڕغیدا تێدەپەڕی. بۆ ئێمە هەوڵماندا ئەم ساڵە گوژمەیەکی تایبەت بۆ دروستکردین ئەو ئاوەڕۆی سندوقیانە تەرخان بکەین و ئێستاش پرۆژەکان بە شێوەیەکی زۆر کوپێک بەڕێوە دەستن و لە قۆناغەکانی کۆتاییدا دروستکردنی جۆگەی کراوە لە قەزای چۆمان بە هەمان شێوە دەستی بەکارەکانی کردیە. دروستکردنی ئاوەڕۆی لولەیی لە گەڕەکی ئەیلول، دروستکردنی جۆگەی کراوە لە گوندی هەسنێ و چەندین پرۆژێت کەشی ئاوەڕۆ. ئێمە لە زمنی ئەو پرۆژانی خزمەتگوزاری کە ناو بەرنامەماندانە بوو لە ساڵی 2022 پرۆژەکانی ئاوەڕۆ بوو کە بەنسبەت ئێمەوە پرۆژەی گریب بوون بە تابەتی ئەوانی کە دەکەوتنە ناو سنتەری شار. پرۆژەکانی کارەبا ئەم ساڵە پرۆژەی باش کارەبا لە چەند پرۆژەیەکی استراتیژی جێبەجێکران و سۆران 153 پرۆژەکانی کارەبای تێدا ئەنجام دراوە، چۆمان 113، ڕواند 118، مێردەسۆر 116. طبعا ئەم ڕێژەیە لەوانەیە هەندێک پرۆژەی استراتیژی هەیە کە بۆ هەموو ئەو قەزایانێک کە سەر بە ئیدارەی سەربەخۆی سووران بۆ نمونە مەهێلی 132 کەیڤیمان هەیە بە زیاتر لە 13 میلیارد پوینت 2 کە سۆران بە چۆمان دەبەستێتەوە بۆ یەکەم جارە ئەم هێلا دەگاتە قەزای چۆمان و تا حاجیومەرانش دەسێتن کە یەکەم جاریشە کارەبای نیشتیمانی دەگاتە ناحیە حاجیومەران. ئێستا ئەو پرۆژەیە لە بواری جێبەجێکردندا و قۆناغەکانی زۆر باش بڕیوە لە هەندێکی نزیک ئێستا قۆناغی کۆتایی. بە هەمان شێوە ئێمە مۆبایلی پردی حافزماندانە بە نزیکەی ملیارێک و 400 میلیۆن ئەم پرۆژەیەش ئێستا لێوەندرە لە کارکردندایە و پرۆژەی مۆبایلی دێلیزیانش بە گوژمەی ملیارێک و 400 میلیۆن کاوەش ئێستا ئیش دەکات و کێشەیەکی باشی چارەسەری کارەبای لەو ناوچەیە کردووە و مەحاویلەی سیدەکان کە ئێستا گەشتوتە جێ نزیکەی لە سەروی 400 میلیۆنی بۆ تەرخان کرابوو کاوەش کێشەی مەحاویلە لە قەزای سیدەکان چارەسەر دەکاتن. پرۆژە جۆراوجۆرەکان کە زۆربەی زۆریش پرۆژە جۆراوجۆریشمان هەبووە کە 156 لە سۆران جێبەجێکراوە، 111 لە چۆمان، 128 لە ڕواندز و 105 لە مێردەسۆر. ڕێژەی ئەنجامدانی پرۆژەکانی هەر قەزایەت لێرانە کەمە پرۆژانەمان دەست پێ کردووە. ئێمە ماوەیەکی کەممان لە بەردەستیدا بوو لەبەرەوەی وەرزی زستان هات. ئەمە پێشتریش ئەوەمان دووپات کردەوە کە هەوڵ دەدەین زۆرترین پرۆژە بە تایبەتی پرۆژەکانی ڕێگاوبان پێش هاتنی وەرزی زستان بێخینە بواری جێبەجێکردن، بەڵام وەختێکی زۆرمان لە بەردەستدانە بوو، بەڵام بە هیمەتی بەشی ئەندازە و هەموو ئەو برادرانە ئەو تیمانێکە بێکەوە ئیشمان کردووە. ئێستا ئێمە بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم لە پێش هەموو قەزا و
لە پێش هەموو ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکانیشن لە جێبەجێکردنی ئەو پرۆژانە بۆ لە ڕێژەی ئەنجامدانی پرۆژەکانی هەر قەزایەک ئەگەر بە قەزا سەیری بکەین سۆران نزیکەی 174 ڕێژەی ئەنجامدانی پرۆژەکانی هەیەکەوە ژمارەیەکی باشە مێرگەسۆر 166 ڕواندز 158 چۆمان 188 بە کۆی گشتی پرۆژەکانی ئیدارە سەربەخۆی سۆران ئێمە نسبەی جێبەجێکردنی پرۆژەکانمان لە سەروی 176 کاوەش ڕێژەیەکی زۆر باشە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکە. ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکانی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان کە ئەوە ڕاستەوخۆ ئێمە سەرپەرشتیمان دەکرد ئەمەشیان زۆر ژمارەیەکی دڵخۆشکەرە کە ئەمەتوانی میتمان لە ماوەی ئەو چەند مانگە و پرۆژانە جێبەجێ بکەین لەو تقریبا نزیکەی 46 پرۆژەمان هەبووی پەرەپێدانی پارێزگاکان 22 پرۆژە لەو ئانە کۆتایی پێ هاتووە 151 ئەو پرۆژانە تەواو بووینە 116 کە 7 پرۆژەیە پێش ساڵی نوێ ئەم پرۆژانە بە کۆتایی دێن کە نسبەکەی 30 پرۆژە لە کۆی 46 پرۆژە بە تەواوی تەواو دەبن پێش کۆتایی ساڵ کە ئەمەش ژمارەیەکی زۆر باشە بە بەراورد لەو تیمێکە لە بەدەستماندا بووە بە بەراورد کە ئەو کاتێکە لە بەدەستماندا بووە 133 پرۆژە لە مانگەکانی سەرەتای ساڵی داهاتوو ئەوانش کۆتاییان پێدێتن کە ئەمەشان هەر ژمارەیەکی زۆر ڕوون و بەرچاوە تقریبا لە ساڵی داهاتوو ئێمە دەتوانین بینین 100 ئەو پرۆژانە ئەوانی کە بۆ ساڵی 22 بەرنامەمان بۆ دانابوون وەکو خۆی کە بەرنامەمان بۆ دانابوون ئەم پرۆژانە جێبەجێکرا. بەڕێزان لێرەوە دەمەوێت جارێکی کە سوپاسێکی تایبەتی ئەو تیمەی کە بێکەوە ئیشمان کردووە و بەشی هونەری کە لە ناو ئیدارە سەربەخۆی سۆران بەو ستافە کەمێک کە لە بەردەستماندا بوو بەڵام بە هەبوون بە شەونخوونی وان و بە ماندیبوونی هەموو لایەک توانیمان ڕێژەیەکی بەرچاوی ئەو پرۆژانە لە ساڵی 2022 کە یەکەم ساڵە ئێمە وەکو ئیدارە سەربەخۆی سۆران ئەو پرۆژانە لەلایەن ئێمەوە جێبەجێ دەکرێن بتوانین زۆرترین ڕێژە جێبەجێ بکەین کە پێشتریش ئەم بەڵێنەمان بە هاوڵاتیانی خەڵکی سۆراندا کە ئێمە هەوڵ دەدەین زۆرترین پرۆژەی خزمەتگوزاری بێخینە ئەم ناوچەیە و بە پاڵپشتی و هاوکاری خودی جەنابی سەرۆکی حکوومەت کە هەر لە سەرەتاوە پەیامی جەنابیان ئەوە بوو کە ئێمە بچین ئەو پرۆژە خزمەتگوزاریانە بە ڕێکوپێکی جێبەجێ بکەین و لێرەوە دەمەوێت ئیشارەت بە خاڵێکی دیکە بکەم ئەوانە داتای جێبەجێکردنی ئەو پرۆژانە بوون لە کۆبوونەوەیەک لە چەندی کۆبوونەوەش لەگەڵ ئەو بەڵێندرانەمان کردووە کە ئەو پرۆژانە لە ناوچەیە جێبەجێ دەکەن و پەیامی ئێمە بۆ بەڵێندەرەکان زۆر ڕوون ئاشکرا بووە هەوڵمانداوە بەڵێندەرەکان ببنە بەشێک لە ئیدارە یعنی نەک ئیدارە ببینە مراقب بەسەریانەوە ئەمە داوامان لێکردن ئەوان خۆیان ببنە مراقب بەسەر پرۆژەکانیانەوە و خۆیان هەوڵ بدرێتن لە نەتیجە ئەوانش خەڵکی ئەم ناوچەیەن و خەڵکی ئێرەکانن و خەڵکی ئەو وڵاتن هەوڵ بدرێتن پرۆژەکان بەڕێکوپێکی جێبەجێ بکرێتن ئێمە تێبینیمان هەبوو لەسەر زۆری ئەو پرۆژانە ئەم ساڵە و ئاگاداریشمان کردنەوە ئێمە میکانیزمێکمان داناوە هەر کۆمپانیاک یان هەر شوێنێک ئەو بەڵێندەرانە لێرانە فایلێکی بۆ کراوەتەوە چاوپۆشی لە هیچ کەم و کوڕیەک ناکەین و هەر لە هەر پرۆژەیەشیش کەم و کوڕی تێدا بێتن ئێمە بەدەر لەوەی کەم و کوڕەکانە پێچا دەکەینەوە بەدەر لەوەی کە سزاشان دەدرێتن ئێمە میکانیزمێشکمان داناوە نقاطمان بۆ داناوە ئەوانە لە خاڵەکانیان کەم دەبێتەوە لە هەر پرۆژەیەک سەرپێچی بکەن دوای ئەوەی کە سەرپێچەکان تەواو بڕیاری لەسەر دراو و پێشیان چاکراوە لەوێ خاڵەکانیان لێ کەم دەکرێتەوە ئەو پرۆژان ئەو بەڵێندەرانی کە خاڵەکانیان لە دەست دەدەن لەوانەیە بۆ ساڵێک بۆ 2 ساڵ بێبەش بکرێت لە پێدانی هەر پرۆژەیەک چونکە ناکرێتن ئێمە بەتەنی هەر خەرێکی مراقبە و بە دوواداچوون بیتن دەبی ئەوانش بەخۆیان هەوڵ بدرن کە ستافی باش و تیمی باش و ئەندازیاری باش لەسەر پرۆژەکانیان دابنێن بۆ ئەوی پرۆژەکانیان بەڕێکوپێکی ئەوەی دیکە احتیمالە لە ڕووی قانونیشەوە لە ڕووی یاساییەوە هیچ کێشەیەکیان نەبێتن بەڵام کە پرۆژەیەک شەقامێک پاشی ساڵێکیان پاشی 2 ساڵیان بینایەک خەلەلی کەتەناوێ ئێمە ئەوە دەکەینە قیاسی خۆمان ئەوە دەکەینە پێوەەر بوو ئەوەی ئایا ئەم بەڵێندەرەیان ئیشەکانی بەڕێکوپێکی کردیان بەڕێکوپێکی نەکردی ئەوەش دیسانەوە زارشکە
دەخینەوە سەر ناو مەلەفی ئەو بەڵێندەران بۆ لێرەوە من داوایان لێ دەکەم وەکو یەکتیم وەکو ئەوەی کە ئەوانش خاوەنی ئەو شارێنە وەکو ئەوانش کە خاوەنی ئەو وڵاتەنە هەوڵ بدرێتن پرۆژەکانیان بەڕێک و پێچی جێبەجێ بکەن نەک هەوڵ بدرێتن کە ئێمە ببینە مەراقی بەسە سەریانەوەیان ئێمە هەوڵ بدرێتن بە دڵنیاوی ئێمە ئیشوکارەکانی خۆمان دەکەین بەڵام باشتر ئەوان هاوکارمان بن لێرانە و لێرە شەوەڕا دەگەنین هیچ پرۆژەیەک هەر کەم و کوڕیە چێ بتن ئەوانە کە جێبەجێ کراوە هیچیان چاوپۆشی لێ ناکرێتن و هەمووشیان وەکو خۆی دەبێ ڕاست بکرێتەوە بەڵام بەدەر لەوەی کە هەوڵ دەدرێتن پرۆژەکانیان جارش کە ڕاستەڕێ بکرێتەوە ئێمە سزایی زیادشمان داناوە هیوادارین ئەو سزایە نەبێتن هیوادارین ئەوان خۆیان هەست بە وەرە پرسیارەتە بکەن وەکو ئێمە بە دڵنیاییشەوە بەڵێندەری زۆر باشمان هەیە و ئێمە ئەو کەم و کوڕیانە ئەم ساڵەکە هەبووە لە جێبەجێکردنی پرۆژەکان بە دڵنیاییەوە لە ساڵی داهاتوو زۆر باشتریش دەبێتن و هەوڵ دەدرێتن ئەو کە سوود لەو هەڵانە وەربژیرێتن ئەوانی کە پێشتر کراون لەگەڵ بەڵێندەرەکان بە شێوەیەکی بەرزتر و باشتر ئەم پرۆژانە جێبەجێ بکرێتن و لێرەوە لە کۆتایی دەمەوێت سوپاسی هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەم کە لە دەستپێکی ئەم پرۆژانە ئەمە داوامان لێکردن کە هاوکارمان بن بە خۆشحاڵیەوە زۆر هاوکار بووینە و داوا لێبردوونە لێرەکەین ئەگەر لە کاتی جێبەجێکردنی ئەم پرۆژانە کێشە و گرفتیان بۆ دروست بتن بە تایبەتی لە ڕێگای هاتوچۆ لە ڕێگای ئەوانەی کە ئێستا وەرزی زستانیش هاتێ لەوانەیە هەندێک شوێن کە ما بێتن ئێستا تەواو نەکرابێتن بەڵام با پش و درێژی لەگەڵمان بن لە ئاندێکی زۆر نزیک و بە خۆشمان ڕاستە و خۆ چاودێری ئەو پرۆژان دەکەن بۆ ئەوەی بە زووترین کات ئێمە هەر تەرکیزمان لەسەر کوالەتی نەکردێتەوە بەڵکە و تەرکیزمان لەسەر خێرایی جێبەجێکردنی ئەو پرۆژانش کردوتەوە کە بە خێراییەکی باش جێبەجێ بکرێتن هەر بەڵێندەرێک ئەگەر ئیمکانیەتی هەیە تەنها ئیمکانیەتی سێ پرۆژەی هەیە با پرۆژێ چوارەم وەرنەگرێت پێنجەم وەرنەگرێتن بۆ ئەوەی ئەو سێ پرۆژەی بتوانێتن بەڕێکوپێکی ئەنجام بدرێتن جارش کە لێرەوە سوپاسی تیمی هونەری لە ئیدارە سەربەخۆی سۆران و هەموو ئەو ئەستافانی کە لەناو ئیدارە بووینە توانیمان بێکەوە وەک تیم کار بکەین و زۆرترین پرۆژە لە پێش هەموو پارێزگا و ئیدارەکانی سەربەخۆی هەرێمی کوردستان بین لە ڕێژەی جێبەجێکردنی ئەو پرۆژانە و جارش کە بە خێراتنی ئێوەش دەکەم وەکو ڕاگەن کارکە ئێوەش دەورێکی سەرەکیتان هەبووە لە ڕۆمالکردنی ئەو پرۆژانە و هیوادارم لە هەر شوێنێکیش کەم و کوڕیتان بەرچاو کەت چاوپۆشی لێ نەکەن و چ لە ڕێگای ڕاگەندەکانی خۆتان چ لە ڕێگای تیمی ڕاگەاندنی ئێمە ئاگادارمان بکەنەوە لەوە دڵنیا بن نایهێڵین هیچ پرۆژەیەک هەموو خۆمان بەخاون دەزانین هەمومان خۆمان بەخاوەنی ئەو شارەش دەزانین ئەو وڵاتەش دەزانین بۆیە هەمومان دەبینە ڕقی بەسەر چۆنێتی جێبەجێکردنی ئەو پرۆژە زۆر سوپاستان دەکەم. پرسی بەندا و یاخود بابەتی بەندا و بەچێ دەشواشکرایە خەریکە بابەتی ئەو لە سەراسەری جیهانی دەبێتە هەڕەشم مەترسیەکی جیهی سۆرانیش ناوچەی لەبارە پرسیاری دومیشم کارگەر ریسایکڵینگ تا ئێستا لە سۆران بێ ئەم کارگێ ستان کردووە بۆ بۆی لە ساڵی دابێت ئەم پرۆژە بکرێتەوە جێبەجێ ئەو باسمە کە لە سەرەتا ئەمە لەو کۆنگرە ڕۆژنامەوانی هەوڵماندا بابەتی پرۆژەکان بێخینە بەردەستی ئێوەی عزیز بەڵام بەرزۆت پرۆژە استراتیجیەکان هەم پرۆژێ بەنداوەکان ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە ئەو کێشەیەش وەکو خۆشت باست کرد کێشەیەکە لەسەر ئاستی جیهانیش ئەو کێشەیە هەیە و سۆران شوێنێکی زۆر لەبارە بۆ ئەوێ بتوانین سوود لە بەنداوەکان وەربگرین پرۆژێ باشمان لە بەردەستدایە هەم بە پۆند دروستکردنی پۆند یان دروستکردنی بەنداو ئیشەڵڵا دەستەنەستمەدا وردەکاریەکان بەڵام ئێمە زۆر جارم باسی ئەومان کردووە بە زستانان کێشەی لافاومان هەیە بە هاوینە کێشەی وشکە ساڵیمان هەیە بەبێ ئەو باڵانسەرا بگرین بە دروستکردنی بەنداو کە گرنگترین شتیش ئەوەیە کە ئێمە سەرچاوی ئەو ئەوانە لە ناو سۆران زۆربەی سەرچاو ئەوەکە بەنسبەت ڕیسایکلینیش ئەمە لەگەڵ کۆمپانیایەک لەسەر خەتین کە یەکێکە لە پرۆژە استراتیجیەکان و خودی سەرۆکی حکومەت زۆر گرنگی بۆ بابەتە دەداتن و ئێمە چەندین کۆبنەوەمان کردووە هەوڵ دەدرێتن بە ئایندەیەکی زۆر نزیک کارگەرێکی ڕیسایکلین کە بیسبوونی ژینگە کاریگەریەکی زۆر نێگەتیفی کردو دەست بە تایبەتی ناوچەمە ناوچەیەکی گەشتیاریە ئینشەڵڵا لە ئایندەیەکی نزیک لەگەڵ ئەم کۆمپانیانە بکەینە ئەنجام بۆ ئەوەی ئەم کارگەری دروست بکەین. بێگومان ئەو پرۆژانەی باست کرێبین کە سۆران و بەگشتی ئیدارەی سۆران ڕەنگە لەو ساڵی دادێ قۆناغی لەوەی نیە بەڵام ئەوەی کە زۆر کەم و کورتی بوو ئەم ساڵ لە بواری ژینگە بوو یعنی درەنگ گەیشتنی سوتەمەنی بەو ناوچەیەوە
پەنابردنی خەڵک بۆ دابڕین ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ژینگە زیانی زۆری کرد ئەوەیان یەک دەو ساڵی ئایندە چیەکەن بۆی دیسانە و کاولکاری ژینگە نەبی ئەوەی دیکەیان تێدا چونەوە بە غەسالەکانەوەی کە لە دەم ڕوو لە ناو ڕووبارەکاندا کارەکەن سەرەتای هاتنی بەڕێز بەوە بوتەم بووی بەڵام جارجارە تونند و جارجارەش دەبیت. بەڵێ طبعا بەنسبەت ژینگەت من تازە شارتم بە قسەیەک دەکە دەنەتیجە ئێمە دەبی هەموو خۆمان بخەون ئەو وڵاتە ئەو شارە بزانین ژینگە ڕاستە ئێمە بەو خلالی ساڵێکە ئەمە ئیدارە دروست بووە و ئێمەش سەرقاڵی دروستکردنی ئەو ئیدارەیە بووینە چونکە هیچ شتێکمان لەبەردەست نەبووە یەکسەر پرۆژەکانی هاتن یعنی ئێمە ئەوەندەی سەرقاڵ بن خۆتان نەزانن کێشەکانی پێشتریش کە تەراکمی کردبوو ئێمە لەوانەیە بڵێم ئەو هەندە فریاکەوتینە بەڵام بەپێی توانە هەوڵمانداوە لە هەموو بوارەکان کار لەسەر هەموو ئەوانێک گرینگن بە تایبەتی ژینگە بۆیە لە ساڵی دابێتن زۆر لەو بابەتانە جیاواز دەبێت لە ساڵی یەکەم ئەمە ئەم ساڵ ئەگەر تەواو ئیدارە سەر بەخۆی سۆران دروست بە ئەو تیمەیە ئێستاوا خەریکین لە ساڵی دابێتن ئەم تیمان هەموو هەرێکە سەوکاری خۆی بکات و ئیشی خۆ بکات هەندێک گۆڕانکاری بکرێتەوە بەڕێوە بەرێتە گشتیان لێرکانە دەست بەکار بن لەوە دڵنیا بین کە ئیشەکانمان هەم باشتر بەڕێوە دەچن و هەم ڕۆتینیاتیش کەمتر دەبێت و هەم بە ئاسانتریش کۆنتترۆلی ئەو کێشانێک کە جەناب تازە ئیشارەت پێدا دەکرێتن بە هەمان شوێ بەنسبەت غەسالەکانیش غەسالەکان ئێمە ئێستا شەرتونتی لەسەر جێبەجێکردنی ڕێنمایەکان بەسەر ئەو غەسالانەدا بەڵام لەوانەیە لە ڕابردوو کە لە هەولێر کۆنتترۆل کراون لەوانەیە ناتوانانی بتن وەکو پێویست بە بەردەوامی سەردانیان بکەن بەڵام ئێستا ئێمە لیژنی شتابەتیمان پێکەناوە بە بەردەوامی لەسەریان تون دەبین و تونتریش دەبین تا ئەو کاتی ئەوان ئەو ڕێنمایانە جێبەجێ دەکەن لەوانەیە ئێستا وەکو پێویست نەبێتن بەڵام دەستمان پێکردووە دەستمان پێکردو ئێستا و پەیامە گەیشتوانیش ئێستا کار لەسەرەوە دەکەن کە بتوانن بە شێوەیەکی زانستیانە ئەم کارگانە بەکاربێنن. کۆی ئەو چەندی باسی کرد نەماندی کۆی دەرخانکرایی بودجە بۆ پرۆژانە چەند بوو ئایا لەسەر 7 میلیارد دینارەی بوو کە یەکەم جارێ ئەلانی کرد یان بودجێ زیاتر لە حکوومەتەوە هاتووە و هەروەها ئەو بەڕەپارەی کە ئیدارەی سۆران دەنیا وەک شیرنی دەست بەکاربوونی ئیدارەی سەر بخۆیە یان لە ئایندەدا هەمان ئەو پرۆژەی دێتە سۆران بۆ هەمان ئەو پارە تەرخانکراوە بۆی پرۆژەکانی پێ بکەین. پرسیاری دومیشم لەمەوبەر هەلی کار ئەلانتان کرد هەلی کار لێرە ئەڕەخسینن گەیشتە چێ و قوناغا و گلەی هاوڵاتیان ئەوەیە زۆر پرۆژە ئەکرێ بەڵام نەیتوانی هەلی کار بۆ هاوڵاتیان بەڕەخسێن بۆ کارەکان چێ کۆمپانیەکان بەشێک لە کرێکارەکان لە دەرەوەی سۆران دێنن بۆ هەلی کار لە سۆران ناڕسێ کۆی ئەو پرۆژانە خەڵکی سۆران تێدا شکۆن. بەنسبەت پرسیاری یەکەمت ئێمە ئەو 7 میلیارد کە لەسەر بجێ پەرەپێدانی پارێزگایەکانە ئەوەی باشەکە بۆکو باسم کردێت توانیمان زۆربەی زۆری ئەو پرۆژانە جێبەجێ بکەین لە کاتی خۆیدا کەوە بۆیە ئێستا بە شێوەیەکی بەرفراوان ئەو پرۆژانە چونەتە بواری جێبەجێکردن بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکە من ناچمە ناوردەکاریەکان لە بەرچی ئەمە تقریبا زۆر بەمان بێکەوە دەست پێ کرد و بە شەون خوونی برادران کە زۆر جاران تا درەنگانی شەویش ماینەوە بۆ ئەوی بتوانین چونکە کاتەکەمان کەم لە بەردەست مابوو ئەوە لەسەر بجێ پەرەپێدانی پارێزگاکان ئێمە وەبەرهێنانیشمان هەیە سەر بە وەزارەتەکان وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەوانی کە باسمان کردە زۆر بێ ڕێگاوبانەکانی دەرەوەی سنووری شارەوانی لەسەر وەزارەتی وەبەرهێنانی ئاوەدانکردنەوە بووە زۆرشیان بەسەرەوەی وەزارەتی کارەبا بووە ئەوەی دیسانی ئاو سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بووە ئەوانە کە بووە تەرخان کرابوو لەسەر بە بەڕێوەبەرایەتیانە بوو ئەو گوژمێ هەندێکم ئیشارەت پێدا ئەوانی کە ڕێگاوبانەکان کە تازە شارەتم پێدا لەگەڵ ئەوانەی کە کارەبا بوون نمونە گوژمەکانم ئیشارەت پێدا بەڵام کۆی گوژمەی بەرەپێدان و بەرهێنانمان ئەوە نەکردوانی دەرمانی نا چەند پرۆژەکرا بەڵام ئێمە زیاتر تەرکیزمان لەسەوەیە لەسەر جێبەجێکردنی پرۆژەکان وە گرنگجی پرۆژە بۆ ئەو گوندانە چۆن ئەو دابەشکاریەمان کردیە یعنی ئەوە نیە بەس بێن تەرکیز بکەین سەر سنتەری شار یان سەر سنتەری ناحیەکان یان تەرکیز بکەن سەر یەک سێکتەر هەوڵماندایە ئەو دابەشکاریە بکرێتن و هەماهنگێکی تەواوی شە بووە لە نێوان پارێزگای بودجێ پەرەپێدانی پارێزگایەکان و وەبەرهێنانیشی وەزارەتەکان بۆ ئەوەی بتوانین هەماهەنگیەکە بێتن نەک پێشەش پرۆژە لە شوێنێک جێبەجێ بکرێت و شوێنێکیش بێبەش بێتن لە پرۆژە.
پرسی بەندا و یاخود بابەتی بەندا و بەچێ دەشواشکرایە خەریکە بابەتی ئاو لە سەراسەری جیهانی دەبێتە هەڕەشۆ مەترسیەکی جدی سۆرانیش ناوچەی دەبات. پرسیار دومیشم کارگەر ریسایکلینگ تا ئێستا لە سۆران بێ ئەم کارگەیە دەستان کردووە بۆ ئەوەی لە ساڵی دابێت ئەم پرۆژە بکرێتەوە جێبەجێکرد. ئەوکو باسمە کە لە سەرەتا ئەمە لەو کۆنگرە ڕۆژنامەوانیە هەوڵماندا بابەتی پرۆژەکان بێخینە بە بەردەستی ئێوەی عزیز، بەڵام بەرزت پرۆژە استراتیجیەکان هەم پرۆژێ بەنداوەکان ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە. ئەو کێشەیەش وەکو خۆشت باست کرد کێشەیە کە لەسەر ئاستی جیهانیش ئەو کێشەیە و سۆران شوێنێکی زۆر لەبارە بۆ ئەوێ بتوانین سوود لە بەنداوەکان وەربگرین. پرۆژێ باشمان لە بەردەستدایە هەم بە پۆند دروستکردنی پۆند یان دروستکردنی بەنداو. ئینشاڵڵا دەستەنەستمە ناوبردەکاریەکان، بەڵام ئێمە زۆر جاران باسی ئەومان کردو بە زستانان کێشە لافاومان هەیە، بە هاوینە کێشێ وشکە ساڵیمان هەیە. دەبێت ئەو باڵانسەرا بگرین بە دروستکردنی بەنداو کە گرنگترین شتیش ئەوەیە کە ئێمە سەرچاوی ئەو ئەوانە لە ناو سۆران زۆربەی سەرچاو ئەوەکە. بەنسبەت ڕیسایکلینیش ئەمە لەگەڵ کۆمپانیاک لەسەر خەتین کە یەکێکە لە پرۆژە استراتیجیەکان و خودی سەرۆکی حکومەت زۆر گرنگی بۆ بابەتە دەداتن و ئێمە چەندین کۆبنەوەمان کردووە. هەوڵ دەدرێتن بە ئایندێکی زۆر نزیک کارگەرێکی ڕیسایکلین کە بیستبوونی ژینگە کاریگەریەکی زۆر نێگەتیفی کرد و دەست بە تایبەتی ناوچێمە ناوچەیەکی گەشتیاریە. ئینشاڵڵا لە ئایندێکی نزیک لەگەڵ ئەم کۆمپانیانە بکەینە ئەنجام بۆ ئەوەی ئەم کارگێ دروست بکەین. ئێمە دەبێ هەموو خۆمان بەخەوان ئەو وڵاتە ئەو شارە بزانین. ژینگە ڕاستە ئێمە بەو خلالی ساڵێکە ئەمە ئیدارە دروست بووە و ئێمەش سەرقاڵی دروستکردنی ئەو ئیدارەیە بووینە، چونکە هیچ شتێکمان لە بەردەست نەبووە. یەکسەر پرۆژەکانی هاتن، یعنی ئێمە ئەوەندەی سەرقاڵ بن خۆتان نەزان کێشەکانی پێشتریش کە تەراکمی کردبوو ئێمە لەوانەیە بڵێم ئەو هەندە فریاکەوتینە، بەڵام بە پێی توانە هەوڵمانداوە لە هەموو بوارەکان کار لەسەر هەموو ئەوانێک گرینگن بە تایبەتی ژینگە. بۆیە لە ساڵی دابێتن زۆر لەو بابەتانە جیاواز دەبێت لە ساڵی یەکەم. ئەمە ئەم ساڵ ئەگەر تەواو ئیدارە سەر بەخۆی سۆران دروست بە ئەو تیمەیە ئێستاوا خەریکین لە ساڵی دابێتن ئەم تیمان هەموو هەرێکە سەوکاری خۆی بکات و ئیشی خۆ بکات و گۆڕانکاری بکرێتەوە بەڕێوەبەرێتە گشتیان لێرکانە دەست بەکار بن لەوە دڵنیا بین کە ئیشەکانمان هەم باشتر بەڕێوە دەچن و هەم ڕۆتیناتیش کەمتر دەبێت و هەم بە ئاسانتریش کۆنتترۆلی ئەو کێشانە کە جەناب تازە ئیشارەت پێدا دەکرێتن. بە هەمان شوێ بەنسبەت غەسالەکانیش غەسالەکان ئێمە ئێستا شەرتونتی لەسەر جێبەجێکردنی ڕێنمایەکان بەسەر ئەو غەسالانەدا، بەڵام لەوانەیە لە ڕابردوو کە لە هەولێر کۆنتترۆل کراون لەوانەیە ناتوانانی بتن وەکو پێویست بە بەردەوامی سەردانیان بکەن، بەڵام ئێستا ئێمە لیژنەی شتایبەتیمان پێکێناوە بە بەردەوامی لەسەریان تون دەبین و تونتریش دەبین تا ئەو کاتی ئەوان ئەو ڕێنمایانە جێبەجێ دەکەن. لەوانەیە ئێستا وەکو پێویست نبێتن، بەڵام دەستمان پێ کردووە ئێستاوە پەیامە گەیشتوتەوانیش ئێستا کار لەسەرەوە دەکەن کە بتوانن بە شێوەیەکی زانستیانە ئەم کارگانە بەکاربینە. لە کۆی ئەو چانەکانی باس کرد نەماندی کۆی دەرخانکرایی بودجە بۆ پرۆژانە چەند وایە لەسەر 7 ملیارد دینارەی بوو کە یەکەم جار ئەلان کرد یان بودجێ زیاتر لە حکوومەتەوە هاتووە و هەروەها ئەو بەڕەپارەی کە ئیدارەی سۆران تەنیا وەک شیرنی دەست بەکاربوونی ئیدارە سەر بەخۆیە یان لە ئایندەدا هەمان ئەو پرۆژەی دێتە سۆران بۆ هەمان ئەو پارە تەرخانکراوە بۆی پرۆژەکانی پێ بکەن. پرسیاری دومیشم لەمەوبەر هەلی کار ئەلانتان کرد هەلی کار لێرە ئەڕەخسینن گەیشتە چێ و قوناغا و گلەی هاوڵاتیان ئەوەیە زۆر پرۆژە ئەکرێ بەڵام نەیتوانی هەلی کار بۆ هاوڵاتیان بەڕەخسێنی بۆ کارەکاتیە کۆمپانیەکان بەشێک لە کرێکارەکان لە دەرەوەی سۆران دێنن بۆ هەلی کار لە سۆران ناڕەخسێ کۆی ئەو پرۆژانە خەڵکی سۆران تێدا ئیش بکەن. بەرزبەت پرسیاری یەکەمت ئێمە ئەو 7 ملیارد کە لەسەر بجێ پەرەپەدانی پارێزگایەکانە ئەوەی باشەکە بۆکو باسم کردێت توانیمان زۆربەی زۆری ئەو پرۆژانە جێبەجێ بکەن لە کاتی خۆیدا کاوە بۆیە ئێستا بە شێوەیەکی بەرفراوان ئەو پرۆژانە چونەتە بواری جێبەجێکردن بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکە من ناسمە ناوەردەکاریەکان لە بەرچی ئەمە تقریبا زۆر بەمان بێکەوە دەست پێ کرد و بە شەون و خونی برادران کە زۆر جاران تا درەنگانی شەویش ماینەوە بۆ ئەوی بتوانین
چکە کاتەکەمان کەم لەبەردەستما بوو. ئەوە لەسەر بجێ پەرەپێدانی پارێزگاکان ئێمە وەبەرهێنانیشمان هەیە سەر بە وەزارەتەکانە وەزارەتی ئاوادانکردنەوە ئەوانی کە باسمان کردە زۆر بێ ڕێگاوبانەکانی دەرەوەی سنووری شارەوانی لەسەر وەزارەتی وەبەرهێنانی ئاوادانکردنەوە بووە زۆرشیانم بەسەرنەوەی وەزارەتی کارەبا بووە ئەوەی دیسانی ئاو سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بووە ئەوانە کە بووە تەرخان کرابوو لەسەر بە بەڕێوەبەراتیانە بوو ئەو گژمێ هەندێکم ئشارەت پێدا ئەوانەی کە ڕێگاوبانەکان کە تازە شارەتم پێدا لەگەڵ ئەوانەی کە کارەبا بوون گژمەکانم ئشارەت پێدا بەڵام کۆی گژمەی بەڕێوەپێدانی وەبەرهێنانمان ئەوە نەکردوانی دەرمانی چەند پرۆژەکرا بەڵام ئێمە زیاتر تەرکیزمان لەسەوەیە لەسەر جێبەجێکردنی پرۆژەکان وە گرنگجی پرۆژە بۆ ئەو گوندانە چۆن ئەو دابەشکاریەمان کردیە یعنی ئەوە نیە ئێمە بەس بێن تەرکیز بکەین سەر سنتەری شار یان سەر سنتەری ناحیەکان یان تەرکیز بکەن سەر یەک سێکتەر هەوڵماندایە ئەو دابەشکاریە بکرێتن و هەماهنگێکی تەواوی شە بووە لە نێوان پارێزگای بودجێ پەرەپێدانی پارێزگاکان و وەبەرهێنانیشی وەزارەتەکان بۆ ئەوەی بتوانین هەماهەنگیەکە بیتن نەک 5-6 پرۆژە لە شوێنێک جێبەجێ بکرێت و شوێنێکیش بێ بەش بێتن لە پرۆژە هەوڵمانداوە هەماهەنگی هەبیتن بەنسبەت پرسیاری دوم هەڵی کار ئەوەی ئێستا باوەبرن بۆ نمونە ئیدارەی سەربەخۆی سۆران یعنی ئەگەر باسی گرێبەستەکان بکەین گرێبەستی نوێ بکەین ئەمە چارەسەری هەڵی کار ناکاتن لە ئیدارەی سۆران خەڵکیش ئەگەر 100 کەس 200 کەس 300 کەسیش وەکو گرێبەست دابمەزرێتن ئەمە چارەسەری کێشەی بێکاری ناکاتن بۆیە ئێمە بەرنامەمانوەیە هەڵی کار دروست بکەین بۆ ئەوەی گەنج بتوانێتن کاری تێدا بکاتن ئەوەش بە ڕاشێشانی وەبەرهێنەران دەبێتن بۆ ئەو ناوچەیە بەکردنەوەی پرۆژەی گەورەی گەشتیاری دەبێتن بەکردنەوەی پرۆژەی بازرگانی دەبێتن ئێستاکە لە بەردەستماندایەوە ئیش لەسەر دەکەین ئەوە وەکو باسم کردم ئەو ساڵا ئەو چەند مانگە یعنی هەر ئەوەندە پێڕاگەیشتین هەوڵ بدرێتن پرۆژەکان لە کاتی خۆی جێبەجێ بگرێتن و ئەو کێشانەی کە ڕۆژانە دێتە پێشمان چارەسەر بکرێتن چووکە لەبیرتان نسیتن ئەمە ئەو بەڕێوەبەرەتە گشتیانە هەتا ئێستا دەست بەکار نەبووین ئەمڕۆکە دوای نیوەڕۆسیە بەڕێوەبەراتێکیکەی گشتی بەڕێوەبەرەکانیان دەست بەکار دەبن ئەوانی کە دەست بەکارش بووینە هێشتان خەرجی دروستکردنی ئەو بەڕێوەبەراتیانە بە دڵنیاییەوە دوای ئەوەی کە ئەو بەڕێوەبەراتیانە تەواو دەبن و بەڕێوەبەرە گشتەکان دەکەونە سەرکار لە ساڵی ئایندا هەموو ئەو بەرنامانی کە ئێمە دامانەوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر باشتر نەتایجەکان و ئەنجامەکانی بەدیار دەکەوێتن بەڵام ئەوەی ئێستا کە هەبووە ئێمە وەکو ئیدارە تقریبا ئیشی هەموو ئەو بەڕێوەبەراتانشمان کردو ئەو تیمێکە لەناو ئیدارەدا بووە بەڵام لە ساڵی دابێتن بۆ بەرهێنان و پرۆژەکانی گەشتیاری و پرۆژەکانی بازرگانی کە ئێستا بەرنامەمان لوداناوە لەوە دڵنیابن ناڵێم چەند مانجی یەکەم بەڵام لە کۆتایی ساڵی 2023 ئینشاڵڵا ئەنجامەکانی بەڕوونی بەدیار دەکەون ئینسان لە ساڵ سەفرا هەنگاوەکانی جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزارەکان لە ماوەی ساڵی ڕابردوو زۆر بۆ تەمادن خۆشی هاوڵاتیان بۆ ئێمەش بەڕاستی حەقە دڵمان پێ خۆشە لە ساڵی داهاتوو درێژیان هەبێ زیاتر دوو پرسیارم هەن پرسیار یەکەم سەبارەت بە بەشێک لە گەڕەکەکان یاخود ئێمە دەبینین خۆشت شایدنەوە دەدەی کە ڕەنگە گەڕەک هەبێت لە سۆران تەجاوز بوو بە هەر شێوازێک لە شێوازەکان دروست کراوە ئێوە بۆ ئەو گەڕەکانە چی دەکەن بەشێک لە گەڕەکەکان داوای خزمەتگوزاری دەکەن کەچی لە شارەوانی بە تەجاوز حیسابن هیچ پەیامێک هەیە بۆ ئەو خەڵکانە یان ئەو گەڕەکانەکە یان ئەو خانوانێکە بە شێوازێک لە شێوازەکان لە ڕابردوو بە شێوازێک دروست کراوە بەنسبەت پرسیار یەکەمت کە باسی زێدەڕۆیت کرد ئەوە ڕەئی منە و ڕەئی کابینەی حکوومەتی هەرێمی شارەوایە هەر خانوویەک کە خێزان لەناو ژیا کە منداڵی لەناو ژیا حکوومەت بەرپرسیارە لەوەی کە خزمەتگوزاری بۆ بە چونکە ئەو منداڵێکە لەناو ئەو خانە دۆژیتن ئەو نازانی زێدەڕۆی چییە دەبینێتەوە سەر ئەوەی کە چۆن ڕێکی بێخینەوە چونکە ئەو شوێنانێک کە بە زێدەڕۆی گەورە بوونە هەم جادە و شەقامەکانیان زۆر جاران کێشە و گرفتە یەکجار زۆریش بۆ ئێمە دروست دەکاتن بۆ ئێمە دەمانەوێت یەکێک لە کارە هەرێک گرنگەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوێ لە داهاتوودا ئەم شارانە بە شێوەیەکی هەندسی و ئەندازایی گەورە ببن نەک بە شێوەیەکی زێدەڕۆی چەندان کۆڵانمان ئێستا ئەم ساڵە ئەو گەڕەکانی کە قیرتاومان کردینە کۆنکریتشمان کردینە هەمووی زۆریشی زێدەڕۆی بووە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان کێشەیەک زار زۆرمان بوو دروست بۆ سیمایەکی ناشرین دەداتە ئەو شارەی بۆیە زۆر جاران لەوانەیە لە کاتی جێبەجێکردنی ئەو پرۆژانە
خەڵکانێک خۆیان لەو گەڕەکانە ببنە بەربەست لەوەی کە ئەتوو بتوانانی شەقامێکی جوانیان بۆ بێ و هاتیتە پێش هەوڵ دەدێ بگەڕێت. ئەمن چەندین جار وا بووە خۆم شخصی کاتێکی زۆرم بە فرۆچۆلەوەی کە مناقەشە لەگەر هاوڵاتێک بکەم مەترێک سیازەکەی بگەڕێتەوە پشتەوە بۆ ئەوی شەقامێکی جوانیان بۆ بکەین. لێرەنەوە ئەمە حەز دەکەن ئەو هاوڵاتیانە ئەو هاوکارمان بن لەگەڵ، بەڵام بەنسبەت ئەوەی ئایا ئێمە پرۆژەی خزمەت گوزاری بۆ نەبن لەبەر ئەوە زێدەڕۆیە من لەگەڵەوە نەبوویمانی دائیمان هەوڵمانداوە بەپێی توانە ئەگەر دەستکاریش کرابێت لە داهاتوو، بەڵام نابێتن ئەمە ئەوانە پشتگوێ بخرن، دەبێت چارەسەری گونجاویان بۆ بدۆزینەوە. بەنسبەت ئەوەی یاریگای نێو بازار بە شخصی نەکراوەوە، ئێمە پرۆژەیەکی زۆر زۆر جوانمان لێوەندران دیزاین کردووە، خەریکی هەندێک گۆرانکارینە. میکانیزمەکەی چۆن جێبەجێ دەکەن، ئێمە وەکو حکومەت و شارەوانی خۆمان جێبەجێ دەکەین، بۆ بەرهێنەرێک جێبەجێ دەکا کە خۆم یەک لەوانەمە ڕائیمە ئێمە بۆ خۆمان ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین. بەڵام یەک کێشەکمان هەیە لە ناو سنتەری سۆران، سەوزایی وەکو پێویستمان نییە لە ناو سنتەری سۆران و شوێنی ڕاگررتنی سیارەمان نییە و تەرمینالێک و مۆڵێکشمان لە ناو سنتەری سۆران. ئەو چەند کێشانە هەوڵ بدرێتن چارەسەر بکرێتن لە ناو سنتەری سۆران، چونکە تەنیا ئەومان بەدەستەوە ماوە سیمای وەرزشیشی هەر پێوە ببینێتن، قاعاتی داخراو بۆ وەرزشەکانی دیکە شەرتین، چکە ناتوانین بۆ وەک پێشتر بۆ تۆ پێ بەکاربیێنین، لە مقابل ئێمە دەتوانین ئەوەی دێرە زیان زیاتر گرنگی پێ بدەن و بەرفراوانی بکەین. بەڵام ئەوێ دەیکێنە شوێنێک ئەو مەشاکریانە و کە تازە باسم کرد ئەوانەمە بۆ چارەسەر بکاتەوە بێتە سیمایەکی جوانی ناو سنتەری سۆرانیش. ناسمە ناوردەکارەکە، بەڵام ئەو بەرنامەمان بە بەدەستی دێت. دەزانین کەرتی کشتتوکات کاتێکی گرنگە وان برن بە کەرتێکە بە سەرچاوی داهاتی دابێت، بەڵام لە سنووری داری سۆران نابێت کە گرنجێکی ئەوتۆی پێ بدرێت بۆ پێیکە سنوورێکی فراوانی هێزەویەکی زۆری هەیە، خەڵکێکی زۆر سەرقاڵی کشتتوکاتکردن، بەڵام جوتیاران دەڵێن هەم لە داچاندنێ حکوومەت هاوکارمان نییە، ئیدارە هاوکارمان نییە و هەم لە ساختکردنەوەی بەرهەمەکانی ئێوەچی دەکەن بۆ ئاکردن. بەڵێ طبعاً ئەوەی تازە کە ئیشارەتم پێدا کە باسی گوندەکانم کرد، ئەو گرنگی کەمە بە گوندەکانمان داوە یەکێک لە هۆکارەکانی ئەوە بۆکە ئەو لەو گوندانە کشتتوکاڵ دەکرێتن، چونکە توکە شەرتنی لە دار بۆ زووتیار دابین بکە یان سەمادیان بۆ دابین بکەن. تۆ مەسەڵەن بۆ نمونە ڕێگاوبانیان بۆ دابین بکە، ئاوەڕۆیان بۆ چارەسەر بکە، ئەو کێشانە هەوڵی ئاسانکاری بدەیت. بۆ نمونە ئەمە زۆر جاران قوتابی تەڵە خوێندکارەکانی گوندەکان خەڵک دەبینی یەک خێزان لەبەرەوەی قوتابیەکان خوێندکارێک دێتن لێرانە لە گوندەکەی مەراحلەکانی وی تێدا نیە، هەموو خێزانەکەی لەگەری دێنە ناو شاری. ئەمە بەرنامەکماندانە بۆ ئەوەی لە جیاتی ئەوەی هەموو خێزان بە دوو خوێندکارەکان دابێتن لێرەکانە ژیانی لێو تەمین بکەین، وای لێ بکەینە کە ئەو خوێندکارانە قوتابیە خوێندەکەی تەواو کرد ئەو بگەڕێتەوە بە زانیارێکی نوێ بە زانستەکی نوێ بگەڕێتەوە لە گوندەکەی خزمەت بکە، ئەوجا قوتابخانەیە، ئەوجا کشتتوکاڵیە، ئەوجا مهندیسە، دکتۆرە، هەر شتێکە. ئەوە لە بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە زۆر بەڕوونی بۆ ئێمە باسکراوە کە ئێمە کار لەسەر ئەو بابەتە بکەین. ئەوەی کە تا ئێستا کراوە لە سیاسەتەکانی ڕژێم هەوڵدرا کە ئەم گوندانە ئاوەدان نەکرێنەوە. ئێمە دەبێت بە هەمان شێوە زۆر بەرنامەمان هەبێتن بۆ ئەوەی ئەو گوندانە ئاوەدان بکەینەوە. بابەتی کشتتوکاڵی ئێمە زۆر جار کەش باسمان کردوە دەبێت لە ڕێگات کلاسیکی و تەقلیدەکە بچینە دەرێ. یەکێک لە چێژە باڵێن ئەرچی ئێمە وەکو حکوومەت ساختکردنەوەی بەرهەمەکانی کشتتوکاڵی زۆر جاران دەبینی زووتیار باشماندی بوونێکی زۆر ناتوانێتن وەکو پێویست بەرهەمەکانی ساخ بکاتەوە کە دیسانەوە خودی سەرۆکی حکوومەت لەو بابەتە زۆر زۆر گرنگی بۆ بابەتەدات و زۆر پەرۆشیشە بۆەوەی کەمە بتوانین. ئێمە لێرانەوە بەکردنەوەی بازارێک و بەکردنەوەی دەواازەکانیش هەوڵ بدرێتن ساختکردنەوەی بەرهەمەکانی کشتتوکاڵی لە ڕێگایەکی تەندروستەوە بێت و جوتیار تێدا زەرمەند نەبێتن. بابەتەکەی دیکە ئەوەیە کە ئێمە گەنجانمان ڕابینین کە لە گوندەکان چۆن بە شێوەیەکی ئەکادمی و بە شێوەیەکی پرۆژە بتوان پرۆژەکانیان جێبەجێ بکەن. ئەوەش بە من هەفتێک پێش ئێستا کۆبوونەوە لە چەندین ڕێکخراو کردووە بۆ ئەوەی مەسەڵەن بۆ شوێن بۆ نمونە لە گوندێک لەوانەیە ئەو گوندە بۆ بابەتێکی کشتتوکاڵی زۆر باش بێتن، بەڵام زانیاریان نەبێتن، نەزانەوانار کشتتوکاڵێکی تەقلیدی لێ دەکەن
ئەمە لەو ناوچەی هەندێک بەروبوومان هەیە دەتوانم بڵێم براندن خیار تۆماتەی ناوچەی مە برادۆستە ناوچەی باڵەکاتیە ینی براندن ئەوانە کە تاموچێزێکی تایبەتی هەیە ئەمە کو بتوانانی مارکێتینگی لەسەر بکەین کو بتوانانی خەڵک لە وەڕابێنی کە ئەمە براندە کۆی بکەینەوە شوێنێکی تایبەتی بۆ دابنین کە ئەمە بەروبوو بەرهەمی ئەم دەڤەرێ ئەوانە هەموو شتنەوەکو باسم کرد لە ساڵی ئایندە ئینشەڵڵا هەوڵ دەدەین کەرتی کشت و کاڵ کە لەکنەمە کەرتێکی گرنگەوەکو کەشت و گوزار گرنگیش تایبەتی پێ بدەین پێویستە بە ئەکادمیانە کشت و کاڵی بکرێت باشە تا ئێستا لێرە دەزان و پەیمانگاکان ئەو بەشە نیە تا چەند گرنگە بەشی کشت و کاڵیش بکرێتەوە بۆ ئەوەی بەڵێ یەکێک لەو خاڵەتان بەرنامەکە ئیشمان لەسەر کردووەکردنەوەی بەشی کشت و کاڵێ لە گەزان کۆی سۆران ئەو گفتوگوێمان کردیە ئاسۆوەتیم لە مجازان بەشێک لە خانە زێدەڕۆیەکان بوودا ڕێگر لەسەر خزمەت گوزاری گشتی بۆ نمونە کە داوانەیە هەر بخۆیان داواکاریان تەلەفۆنیان بۆ کردنەوە ئەو پرسیارە بەتایبەت بە جەناب ڕاستینم و قوتابخانەیەکی سقەڵە کە هەرچەندە تایبەتە بەڵام داواکاری دانیشتوانە بۆچی نەکراوە بۆ نمونە خەتایەکە لەوەیە کە خانووی زێدەڕۆی لەستەکرایە کە هەرچەندە بڕیاریشی بۆ دەرچووە و بەشێک لە شەقامەکانیشی نەکراینە لەبەرەوەی کە خانووی زێدەڕۆی لەنەو شەقامەکەدانە ئایا بڕیارە ئەوانەکە لا بچن قەرە بۆ بکرێنەوە یاخود لە شوێنێکە زەویان پێ بدرێتەوە بەنسبەت قوتابخانە ئەمە تەوان کێشەی قوتابخانەکان من زۆر لەو سنوورە بەڵام ئەوەیەک لەو قوتابخانەی سقەلەکەەوە خۆم دوو جارە سەردانم کردیە هۆکارەکەی ئەوە نییە ئەمە بۆ دروست ناکەین چکۆ تەجاوازی کاتە سەرێمە بۆ دوایانە خاوێنیشمان کردەوە سیمێکشمان سنوورێکشمان بۆ دیاریکردن چەند تەجاوازێکی لەسەر ئێمە لە کاتیەوەی کە بڕیارەکە درا ئەمە بۆ بینایان بۆ دروست بکەین بە دڵنیاییەوە تەجاوزانە لێ دران نامینێتمە ئێستا ئیشمانە سەرکردێ لەسەر لابردنەوە تەجاوزانە ئەو خاندوانی کە دەگەونە سەر ڕێگا بە تابەتی ئەوانی ئیسخەلاش چەند حالەتێکمان هەبوو زۆربەی زۆری چارەسەر کراوە یەک تەنها یەک حالەت مابوو بزانم دەبێت تا ئێستا چارەسەرکراویتن بەڵام لە نەتیجە ئەمە زۆر شوێنیت کەشمان هەبوو یەکێک کە تازە باسی زێدەڕۆی کرد ئەوەیە کێشەکە چکەکە تو زێدەڕۆی چارەسەر نەکەی زوو و هەوڵ نەدرێت کە نەکرێتن توش ئەو حالەتانە دەبێتن لەوانەیە زۆر جاران یەک گەڕک باجی خانووی بداتیان باجی هاوڵاتێک بداتن ئەمە زۆر حالەتمان هاتیتە پێش ئەم ساڵێک ئەو پرۆژانەمان جێبەجێ کردووە زۆر حالەتمان هاتوتە پێش بەڵام خۆشبەختانە زۆربەی هەر زۆریمان چارەسەر کردووە نەمان هێشتوە کاریگەری لەسەر سیمای ئەو شەقامیان ئەو گەڕەکە هەبیتە دەستان خۆش زۆر زۆر سپاستان دەکەم.